قل هو الله أحد الله الصمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد. الله أكبر. سمع الله لمن حمده. اللهم اهدنا فيمن هديت وعافنا فيمن عافيت وبارك لنا فيما أعطيت وقنا بعزتك شر ما قضيت فإنك تقضي ولا يقضى عليك وإنه لا يذل من واليت ونعوذ بك من شرها وشر ما فيها. اللهم إنا نسألك خير هذه الليلة فتحها ونصرها ونورها وبركتها. سەبارەت بە پیرۆزی و تایبەتمەندی شەوی قەدر ینی خەڵکێکی زۆر کۆبێت و مسلمانێکی زۆر لە سەرانسەری جیهان کۆبێت و تایبەتمەندی و پیرۆزی شەوی قەدر کە جا دەکرێتەوە لە شەوەکانی دیکە چی؟ الحمد لله والصلاة والسلام على رسول الله. براكم شوي قدر بۆیە پێی دەوترێت شەوی قەدر چونکە خوای گەورە ناوی ناوە فی لەیلەتی مبارەکە، شەوێکی پڕ بەرەکەت و خێرە. خێرەکەی ئەوەیە خوای گەورە لە قورئاندا دیاری کردووە خەیر من ئەلفی شەهر، ینی ئومەتانی پێشوو تەمەنیان درێژ بووە، هەیان بوو 1000 ساڵ بووە، ئومەتی ئێمە تەمەنی کورتە. بەڵام خوای گەورە ئەو فەزڵ و بەخش و چاکەی لەگەڵ کردوین ئەگەر تەنها شەوی لەیلەتل قەدر عیبادەتی خوا بکەین، نەک یانی شەوەکانی تر نەکەین، بەڵام بەس خێری ئەو شەوە زیاترە لە خێری 83 ساڵ و 4 مانگی تر کە لەیلەتل قەدری تیادا نەبێ. لەو شەوەدا بۆچی وا خێرە؟ قورئان لەم شەوەدا بەزیوە کە قورئانیش بەرنامەیەکی مرۆڤایەتیە، حەقیقەتەن هۆکاری سەعادەت و بەختەوەریە. مسلمان کاتێک دەست بە قورئانەوە بگرێ، قورئان مبارەکە، ئەو کەسە مبارەک دەبێ. لە شەوی لەیلەتل قەدردا عیبادەت کە شەوێکی مبارەکە، دیسان ئەو کەسە مبارەک و پڕقەدر و بەرز دەبێتەوە. و هەروەها لەم شەوە پیرۆزەدا خوای پەروەردگار دەفەرمێ فیها یوفرق كل ئەمر حەکیم، شەوێکە کە تەقدیری ساڵانەی مرۆڤی تیادا دادەندرێت بۆ ئینسان کەواتە لەو شەوەدا دوعا بکە لە خوای گەورە بپاڕێتەوە، یارمەتیدا سەرکەوتووی کە بەختەوەری کە قەرزارە قەرزی بداتەوە، نەخۆشە شیفای بدا، و مشکلەی هەیە مشکلەی بۆ حەلکە، ڕەحم بە هەموو تێگڕای مسلمانان بکە، ئەمن و ئاسایشی وڵات خوای گەورە بۆمان قەرار بگرێت. یعنی شەوێکە تیایدا بڕیار دەدرێت. بۆیە ئینسانی مسلمان ئەو شەوە ئەو کاتە بە هەلێکی پیرۆز دەزانێ، تیایدا عیبادەتی خوا بکە، لە خوا بپاڕێتەوە، دوعا بکە، تاعات بکە. ئەمەش عادەتی مسلمانە و هەدی مسلمانە، هەر لە سەردەمی پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وسەلام تا ئەم شوی ئێمەش و تا ڕۆژی قیامەتیش ئەم شێوەیە بەو دەمێنێتەوە ئینشاءالله. مایە کە دەی بە مسلمانان لەم شەوە چی بکەن زۆر باش؟ ئەم شەوە براکەم شەوی ئەوە نییە ئینسان بەزایی بدات، شەوێکی زۆر بەپیت و بەرەکەتە، بۆیە ئینسانی مسلمان تا بتوانێ نوێژ بکات، ئەستەغفر الله بکات، داوای لێ خۆشبوون لە خوا بکات، داوا لە خوای گەورە بکە کە ژیانی داهاتووی خۆشکە، ژیانی داهاتووی بەختەوەرکە، کامەران و شادیکە. یعنی هەموو ژیانی مرۆڤ بەدەست خوای گەورەیە. خوای گەورە مڵکی ئەرز و ئاسمانی بەدەستە، ژیان و مردنی بەدەستە، خۆشی و ناخۆشی بەدەستە، بەهشت و جەهەنەمی بەدەستە. کەواتە ئەی مسلمان تۆ ببەسترێرەوە بەو خوایە، داوای لێ بکە، هانای بۆ بەرە، پشتی پێ ببەستە. ئێمە مرۆڤێکی ضعیفین، زۆر شت هەیە تەحەدایە بۆ سەرمان، زۆر شت هەیە ئومێت و ئاواتمانە، چۆن دەستمان دەکەوێت لەگەڵ هەوڵدانەکە پێش هەموو شتێک پێویستە پشت بەخوا بەستین، داوا لە خوا بکەین ئەوەی کە ناخۆشیە لێمان بە دوور بگرێت لە ئێمە لە کۆمەڵگامان، ئەوەی کە خۆشیە داوا لە خوا بکەین بە نسیبمان کە چونکە هەرچەندە خۆمان هەوڵدەین بەشان و بازوی خۆمان شتێک کە خوا نەیکا نابێت، و هەر مەترسیەکیش کە خوا بۆت بێنێت ئەوە هەموو هێز و قووەتی دنیا کۆبێتەوە ناتوانێت لای بەرێت. بچووکترین نمونەژەم ڤایرۆسەیە، هەموو زانست و پێشکەوتن و قووەتی عەسکەری و دەوڵەتە زلهێزەکان پەچیان کەوت لە ئاستیدا، تا ئێستاش عیلاج نەدۆزراوەتەوە، هەر دەڵێن لە خلالی ساڵێکدا لەوەیە. کەواتە ئێمە بەرامبەر خوا زەعیفین، بەرامبەر تەحەداکان زەعیفین، بەڵام لەگەڵ خوابین بەهێز دەبین ئینشاءالله. چۆن بکەین؟ بە ڕوو لە خوابین و تاعاتی خوا بکەین ئینشاءالله. پرسیارم تایبەتمەندی مزگەوتی بەهەژ لە چی؟ ینی خەڵکێکی زۆر لە شەوانی قەدرا بۆ تەراویح زیاتر لێرە کۆبنەوە، زیاتر خەڵکەکە ڕوو لێ دەدەن. براکێ من وەکو خۆشتان ئەم شۆ لەگەڵمان بوون، مزگەوتی بەهەشت نە پارە تەوزیع دەکات، مزگەوتی بەهەشت نە یعنی بەیعەت لە خەڵک وەردەگرێ، مزگەوتی بەهەشت هیچ وعدێکی بە خەڵک نەداوە، تەنها الحەمدولله دینێک بڵاو دەکاتەوە
لە دوو جانیبەوە ئیش دەکات مزگەوتی بەر جانیبی زانستێکی بەسوود بڵاو دەکاتەوە و تەفسیری قورئانی پیرۆز بۆ خەڵک دەکات دینێک بێ خەڵت و خاڵ بێ ئەوەی کەشتی زیادەی تێکەڵ بێ ئەمە جانیبی زانستی کە خەڵک یعنی تینووی زانستی شەرعی و ئیسلامێکی پاک وەکو خۆیەتی لە ڕوانگەی عیبادەتیشەوە وەکو جەنابتان بینیتان الحەمدولله بە نوێژ و تاعەت و عیبادەتێک وەکو سونەت چۆن هاتووە ئاوا بەڕێ دەکرێت بۆیە خەڵکیش الحەمدولله عەقڵی هەیە چاوی هەیە دەبینێت سەیر دەکات مقارنە دەکات دەبینێت لە مزگەوتی بەهەشت هەم زانست و علمێکی بەسوودی تێدایە بە ژێری قورئان و سنت و هەم عیبادەتێکی تێدایە دیسان موافقی سنەتی پێغەمبەری خوا عەلەیهی سڵام ئەجینا لەوە زیاتر وەڵا خۆتان بینیتان هیچمان نییە. سلامەتان. سپاس مامۆستا.